پاسی هەڵبژاردن بەرنامەی پاسی هەڵبژاردن پرۆژەیەکی تایبەتی کەناڵی کوردستان 24 بۆ ئەوەی لە ڕێگەیەوە پردی پەیوەندی نێوان دەنگدەر و بربژێرەکان پتەوتر بکەین. ئێمە لە ناو ئەم پاسەدا ئەمانەوێ بزانین ئەو کاندیدانەی دەچنە ناو ئەم بینای پەرلەمانە و متمانەی دەنگدەران بەدەستێنن تا چەندە لە ئاستی بەڵێنەکانیانداین و دواتریش وەکو کوردستان 24 بە دوواداچوون بۆ بەڵێنەکانیان دەکەین. بەخێر بێن وەکو لە ناوی بەرنامەکە دیارە ئێسێمە لە ناو پاسین بەڵام ئەمە پاسێکی تەواو جیاوازە ناوی پاسی هەڵبژاردنە دوایەوەی ئێوەمان هەڵگرت میوانی ئەمڕۆمان میوانی یەکەم ئەڵقەی پاسی هەڵبژاردن کاگێ من هەورامیە کە سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستانە بۆ هەڵبژاردنی پارلەمان پرسیارەکانی ئێوەش وەکو گەنج کە لە چین و توێژی جیاوازن زۆر زۆر گرنگە بێت بەو هیوایی بتوانین بەرنمەیەکی زۆر زۆر باش بکەین و بینەر هەم خۆشی لێ ببینێ هەم زانیاری لێەوە. هێمن هەورامی ساڵی 1976 لە هەڵەبجەی شەهید لەدایک بووە. لە ساڵی 1970 لەگەڵ ئەندامانی خێزانەکەی پەیوەندی بە شۆڕشی گوڵانەوە کردووە. لە تەمەنی 11 ساڵیدا لە شاخ چۆتە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان. لە تەمەنی 17 ساڵیدا سەرنووسەری ڕۆژنامەی ڕۆژی قوتابیان بووە. لە ساڵی 2004 تاکو ئێستا وێڕای ئەرکەکانی دیکەی وەرجێڕی تایبەتی سەرۆک بارزانی بووە. لە 2004 تاکو 2011 بەرپرسی توێژینەوە و پێگەیاندنی ئاژانسی پاراستن بووە. لە کۆنگرەی سێزدەی پارتی دیموکراتی کوردستان بە ئەندامی سەرکردایەتی هەڵبژێردراوە. لە ساڵانی 2011 تا 2017 بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی بووە. لە ساڵی 2012 بە بڕیاری سەرۆک بارزانی ئەرکی سەرپەرشتیاری دەستەی ڕاوێژکاری پەیوەندی گشتی و میدیای مەکتەبی سەرۆکی پێسپێردراوە. لە ساڵانی 2014 تا 2018 سەرپەرشتیاری هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنی کردووە لە تاراوگا. لە ساڵی 2017 بە بڕیاری سەرۆک بارزانی دەکرێتە بەرپرسی کاروباری سیاسی پەیوەندی گشتیەکانی مەکتەبی سەرۆک. لە 2016 و 2017 لە لیژنەی تایبەتمەندی بەدواداچوونی چاکسازیدا بووە. بەشداری کردووە لە چەندین چالاکی و سیمینار و وۆرکشۆپ لە بوارە جیاوازەکان لە ناو و دەرەوەی کوردستان. خاوەنی بڕوانامەی ماستەرە لە بواری ئابووری سیاسی و ئێستاش قوتابی دکتۆرایە. زمانی ئینگلیزی و عەرەبی بەباشی دەزانێت. ڕێگاکان هەرچەند هەوراز و نشێوی تێدا بێت هەردەم چاومان لە ئامانجە و کۆڵ نادەین. گەرچی ئەوانەی چاویان بەڕووی ڕێبازەکەمان هەڵنایەت خەریکی لەخکردنی بەردی بن پێمانن ڕەنگە هەندێک جاریش هەڵخزابین بەڵام نەکەوتین و خۆمان نەچەمان. ئاخرێمە پەروەردەی ڕێبازێکین کە ئاشنای کۆڵدان نییە و تا سەرکەوتن ناوەستین. کاکی من بەخێر بێ بۆ پاسی هەڵبژاردن بەخێر بێ فەرموون فەرموون لێرە فەرموو لەوێ دانیشە فەرموو ڕۆژتان باشن بەخێر بێ کاکی من بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم جارە لە بەرنامەیەکی تەواو جیاوازی کوردستان 24 کە پاسی هەڵبژاردنە لەگەڵتانە بم میوانی یەکەم ئەڵقەی بەرنامەکەشمان کاکی من هەورامیە سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردنی 30 ئەیلول هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دیارە ئەم بەرنامەیە وەکو پێشتری ئاماژەمان پێداوە بەرنامەیەکی تەواو جیاواز ئەبێت هیوادارم بینەر بن و شاشەکە بەجێ نەهێڵن کاگێ من سڵاوت لێبێ ماندوو نەبی یەکەم ڕۆژی بانگەشەیە چۆن خۆتان حازر کردووە و هەستان چییە کە هاتوونەتە ناو ئەم بانگەشەیەوە؟ پێم وایە ئەمڕۆ هەر ئەندام وولایەنگر و کادرێکی پارتی دیموکراتی کوردستان هەست بە جەژنێکی گەورە کە هەست بە خۆشیەکی گەورەکە چونکە یەک ئەمڕۆ ڕۆژی 11 ئەیلول لە دەستپێکردنی شۆڕشی مەزنی ئەیلولە کە ئەمە بۆ ئێمە دەستپێکێکی یەکجار گەورە بووە لە شۆڕشێکی سەرانسەری دووش سەرخستنی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان بەوەی کە ئێمە ئەگەڕێنەوە بۆ ئیرادەی گەلی کوردستان واتە بەدەر لە ئیرادەکانی دەرەوە بەدەر لە ئیملاعاتی دەرەوە بەدەر لە قەراری ئەم وڵات و ئەم پایتەخت و ئەولا
ئەوە گەلی کوردستانە بڕیارەیە کە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان لە دەست چه حیزبێکا بێ لە دەست چه سەرکردەیەکا بێ بۆ ئێمە بەڕاستی بۆ سەرکەوتنی کوردستان بۆ سەرکەوتنی پرۆسە دیموکراسیەکەی بۆ سەرکەوتنی ئیرادەی گەلی کوردستان ئێمە ئەمڕۆ هەست بە خۆشیێکی گەورەکەین وە پیرۆزبایی لە هەموو لایەنە سیاسی بەڕێزەکانی تریشەکەم لە کاندیدە بەڕێزەکانی لایەنەکانی تریشەکەین کە بەشدارن لە ناو پرۆسەکە چونکە ئێمە پێمان وایە ئەم سەرکەوتنی ئەم هەڵبژاردنە سەرکەوتنی کوردستانە سەرکەوتنی ئیرادەی گەلی کوردستانە دۆڕاو براوە لێرە نییە براوە گەلی کوردستانە بێ مادام براوە گەلی کوردستانە بێ من هیوای سەرکەوتن بۆ هەموو کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستانە خوازم و بە خۆشحاڵێکی زۆر ئەمڕۆ ئێمە دەست پێەکەین. باشە ینی لاڵبژاردننی پێش و ئەوی دوانزەی ئایار قسە لەسەر ئەوە ئەکرا کە پارتی ئەو گەرم و گوڕیەی نییە بۆ هەڵبژاردنەکە هەڵبژاردننی عێراق بۆ ئەماستەکەی ینی حماست و گەرمگوڕیەکی زیاتر بۆ ئەمە سەبەب چییە؟ ئێمە لە هەڵبژاردننی دوانزەی پێنج لێت نانشارینەوە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر و دوای پرسی ڕیفراندوم و ئەو گەلە کۆمەکی لە کوردستان و لە پارتی کرا پارتی دیموکراتی کوردستان باوەڕمان بەوە بوو کە ئێمە بایکۆتی تەواوی پرۆسی سیاسی عێراقین بەڵام بەداخەوە یەکگرتوویەکی لایەنە کوردیەکان نەهاتنە پێش و زۆر لایەن خۆیان بۆ ئامادەکردو فاتیحە لەسەر پارتی بخوێنن پارتی بە تەحەداوە بەشداری هەڵبژاردننی دوانزەی پێنجی کرد بەس بۆی بە هەموو لایەکی بڵین پارتی بە ئەو بچووک ناکرێتەوە پارتی حیزبێکی سەرانسەری فراوانی بەردەوامە نوێنەرایەتی دۆزی ڕەوای گەلی کوردستانەکەواتە بەشداری ئێمە لە دوانزەی پێنج بۆ سەلمانەوەی هێزی پارتیە بۆ دەرخستنی مانەوەی پارتی و بەردەوامیەتی بەڵام لەم هەڵبژاردنە بابەتەکە بۆ ئێمە جیاوازە چونکە مەسەلە حکومڕانی هەرێمی کوردستانە مەسەلە ئەوەیە کە پارتیەوی بە ئیرادەیەکی بەهێزترەوە بەرنامەی چاکسازی و ریفۆرمی گشتی لەسەر ئاستی کوردستان بکە بتوانین ئێمە سەقامگیرێکی زیاتر بۆ پرۆسی سیاسی ناوخۆی بگێڕینەوە ئەو هەڵەوکەم و کوڕیانی لە 4 ساڵ و 5 ساڵی ڕابردووە بەداخەوە هەندێک کێز بۆ هەرێمی کوردستانیان دروست کرد ئێمە بتوانین پارتی ئەوەندە بەهێزەوە لە ناو پەرلەمانی کوردستان بێ کورسیەکانی زیاد بکات دەنگێکی زیاتر بێنێ کە سەقامگیری لێ بکەوێت چونکە دوجار پارتی بەتەنها حکوم ناکا و ناشتوانێت بەتەنها حکومکە گەرم و گوڕی ئێمە بۆ ئەوەیە دەنگی پارتی بەرینە سەر هێزی پارتی زیاتر بکەین کورسی پەرلەمانی پارتی زیاترکەین بۆی پارتی بە گەرم و گوڕەوە لە ناو پرۆسەکەیە بەر لەوەی بچمە سەرەوەی ینی پێشبینیتان بۆ ژماری کورسیەکان و ئەو شتانە یاخود پرۆژەتان ینی زۆر باس لە دواخستنی هەڵبژاردن کرا زۆر باس کرا بەڵام لە یەکەم خاڵەوە تا کۆتا خاڵ پارتی سوور بوو کە هەڵبژاردن ئەبێ بکرێت ئەم سووربوونە بۆ لەبەرەوەی هەڵبژاردن بۆ پارتی نییە ئەمە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانە ئیستحقاقی قانونی هەڵبژاردن ئەبووە پار 1/11/2007 بکرایە ئێمە لەگەڵەوە بووین پار ئەو هەڵبژاردنەوەکو خۆی بکرێت بەڵام بەداخەوە لایەنە سیاسەکانی تر ئامادە نەبوون ئەو بۆ دوو خول پەرلەمانی کوردستان ماوەکەی خۆی درێژ کردەوە بۆیە لە مانگی پێنجیش دروست لە ڕۆژی 8/5/2018 سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران دواتر بڕیار درا ڕۆژی سینۆ بکرێتە ڕۆژی هەڵبژاردنی کوردستان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕۆژی 9 حوت لە بەردەم هەموو پەرلەمانی کوردستان وتیان ئێمە 195 کارەکانمان تەواو کردو ئامادەین لایەنە سیاسی بەڕێزەکانی تر بەر لە 25 حوت ناوی خۆیان تۆمار کرد ناوی قوارەیان تۆمار کرد ژمارەیان وەرگرت ناوی هاوپەیمانیان تۆمار کرد لیستی کاندیدەکانیان تەسلیم کرد هەموو ڕێوشوێنێکی تەکنیکی و ئیداری گیرایبەر بۆی هیچ بیانوێک بۆ دواخستن نەبوو ئیرادەیەکی سیاسی هەبوو بۆ ئەوەی هەڵبژاردن دوا بخرێ بۆی کوردستان بەرەو ناسەقامگیری ببرێ پارتی دیموکراتی کوردستان کە سوور بوو لەسەرەوەی هەڵبژاردن بکرێ پابندی پارتی بوو بە پرۆسە یاساییەکە پابندی پارتی بوو بە پرۆسە دیموکراسیەکە و دڵنیایی پارتی بوو لە متمانەی جەماوەری گەلی کوردستان پارتی لە ئیرادەی خەڵک ناترسێ بۆیە داوای دواخستنی هەڵبژاردننی نەکرد ئەوانەی دوای دواخستنی هەڵبژاردنیان نەکرد لە ئیرادەی دەنگدەرەکانی کوردستان لە چی دوو دڵبوون من تەسەورەکەم ئەوان بە دوای نەتیجەکەی 12/5 دەگلیان پێیان وابوو بێ کە ئەگەر لە سینوە هەڵبژاردنەکە بکرێ پارتی بەم هێزەی لە 12/5 دەرکەت کە گەورەترین حیزبی عێراقە دەنگێکی یەکجار زۆر بەدەسەهێنێ و خۆیان دەنگەکانیان کەمەکان من پێم وایە ئەوەی داوای داخستنی هەڵبژاردننی ئەکرد داوای کرد هەڵبژاردن لە سینۆ نەکرێت لە دەنگی خۆیان نەترسان و نەتیجەکەش بینن باشە بەنسبەت پرۆژەی پارتی دیموکراتی کوردستانەوە دیارە هەموو لایەنێکی سیاسی هەموو پارتێکی سیاسی بەرنامەی انتخابی پرۆژەی هەڵبژاردننی خۆی هەیە من بۆ یان پرسیارە لە تۆکەم بێگومان ئێمە کە بربژێر و کاندیدەکانی دیکەش بەسەرەکەین وەرم پرسیاراکەین بەڵام پرسیارەکە بۆ تۆ جیاوازە تۆ سەرۆکایەتی ئەم لیستاکەی هەر لە ئەتوانم بڵێم لە خانەقینیشەوە ینی بە دیار بەرنامەکەەوە دانیشتون ئەم جارە چی جیاوازە بێ پرۆژەی ئێوە پارتی حزبێک نییە بەستەنا بۆ دروشمی هەڵبژاردن بێتە ناو مەیدانی سیاسی پارتی حزبی بەرپرسیارەتیەکە گیادگار ئێمە 72 ساڵ تەمەنمانە
پارتی نوێنەرایەتێکی ڕەوای دۆزی ڕەوایگەلی کوردستان ئەکا مەشروعیەتی شۆڕژگێڕی هەیە مەشروعیەتی یاسایی و دەنگدەرانیشی هەبووە لە 92 تا ئێستا بۆیە پارتی حیزبێک نییە هەڵتۆقی بێ پارتی حیزبێک نییە بۆ تیجارەت هات بێتە ناو مەیدانی سیاست پارتی حیزبێک نییە لە ڕقی ئەم باڵ و ئەو باڵ بێنە ناو هەڵبژاردن یانەیە هەڵبژاردن پارتی حیزبێک نییە بە شوێن پۆست و پلە و ئەمانەی ئیداریان ڕاکە پارتی حیزبی بەرپرسیارەتیە خۆ کاتێک کە شەڕی پردێ و سەحێلاکرا بۆ ئەم پرسیارە لە پارتی نەکرا کاتێک کە پارتی شانەیاتە بەر پاراستی مافڕەوەکانی گەلی کوردستان لەبەر هەڵبژاردنەکان نەبووە بۆیە پارتی لە مەیدانی شەڕا بەرگری لە گەلی کوردستانەکە لە دیبلۆماسیەتە بەرگری لە گەلی کوردستانەکە لە مفاوەزات لە بەغدا بۆ پاراستی مافی گەلی کوردستان نوێنەرایەتی دۆزی ڕەوای گەلی کوردستانەکە بەرنامەی ئێمە بەرنامەی بەردەوامێتی دۆزی ڕەوای گەلی کوردستان کاکێ من ئەوانی تریش پارتە سیاسەکانی دیکەش هەر بەس ئەماژە بەمەدەن نەتیجە دەورە بینە کاگیادگەر کاتێک کە شەڕی پردێ و سەحیلاکرا کێ بوو خوێنیە پێشمەرگەکانی ئێمە بخوێنیاننا کاتێ ڕوبەڕووی شەڕی داعش بووینەوە بەشی هەر زۆری مەسئولیەتی شکاندنی داعش لە هەرێمی کوردستانە کێ گرتی ئەستۆ جنابی سەرۆک بارزانی 21 ڕۆژ لە دەستپێکی شەڕی داعش لە پشتی لانکرۆزەر ئەم جەبهە بە و جەبهە ئەنووس لەگەڵ پێشمەرگەکانە بوو لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ سەرکردە و سەرۆکی لایەنەکان و ئەمیندار و ڕێخەر و سکرتێر و بەرپرسیەکەمی لایەنەکانی تر کێ سەردانی تەعزی یەکێک لە شەهیدەکانی ئێمەی شەڕی داعشی کرد وەیە پارتی حیزبی مەسئولیەتە حزبی بەردەوامیە حزبی بنیاتنانە ئێمە نەهاتوین بڵین وەڵا خۆمان تازە بناسیین بڵین ئەگەر دەنگ دەرانی بەڕێزدەنگ بە پارتی بن پارتی واتان بۆکە ئێمە کردومانە پێشتر کەم و کۆڕیشمانە بۆ پارتی چۆن بەرپرسە لە سەرکەوتن مێژوویەکانی گەلی کوردستان دان بە لە ئەستۆگرتی مەسئولیەتی بەشێک لە کەم و کوڕەکانی کوردستانی ژەنێ پارتی بە جورئەتەوە ئەوێ مامەڵە لەگەڵ پاراستن و چاکردنی وەزعی ئابووری و بژێوی خەڵکی کوردستان بکە و بەرنامەیەکی چاکسازی و ریفۆرمی گشتی هەبێ بۆی بتوانین ئەوەی ئێمە لەسەر ئاستی پێشمەرگایەتی و شکاندنی داعش بەدەستمانهێنا ئەوەی لەسەر ئاستی دیبلۆماسیەتی نێودەوڵەتی بەدەستمانهێنا لەسەر ئاستی باشترکردنی بژێوی خەڵکی کوردستانیش بەدەستی بێنین باشە هەر بەنسبەت ینی بەرنامەکەتانەوە ینی وەکو تایملاینێک یان یەکرد پانۆرامایەکی وەربگرین لەو سەرەوە وەکو ئەنجام دەنگدەر چاوەڕی چی بکە و بۆ دەنگ بە ئێمە لێرەوە بە هەموو دەنگدەرانی کوردستان و بە بینەرانی بەڕێزیش ئەڵین پارتی دروشمێک هەڵناگرێت کە نەتوانێت جێبەجێیکە ئێمە وعدی ئینتیخابی ناین کە توانێت جێبەجێکردنیمان نەبێت چونکە ئێمە احترامی ڕێی دەنگدەرەگرین ئێمە مزداقیەتی خۆمان لای دەنگدەر نافەوتێنین بەستەنا وعدێکی ئینتیخابیان بین و دوای هەر ئاگاشمان لە دەنگدەرەکانی کوردستانە من ئەم پرسیارە لە دەنگدەرانەکەم پارتی پێتان بڵێ وڵا وعدتان پێین کوردستان ئەپارێزین ئێمە پێشەوەی ئەم وعدە بین خوێنمان لە پردێ و سەحێلایەوە پارتی بە خەڵکی کوردستان بڵێ سازش لەسەر مافەڕەوەکانتان ناکەین پارتی لە بەغدا دەستی لە هەموو پۆست و پلەکانی خۆی گر بۆی سازش لەسەر مەسەلەی کورد نەکا ئێمە ئەمانەوێت لەم 4 ساڵە کە لە ئایندە لە بەردەستمانە ئەبێ ئێمە بەرنامەی پارتی بەرنمەیەکی تۆکمەی قابلی بەدەستهێنان لە 4 ساڵە لە ڕووی سیاسی ومانوێت دەستورێکی یاوچەت بۆ گەلی کوردستان بنووسرێتەوە کە بۆ ئێمە زۆر گرنگە مؤسساتی دەستوری لە هەرێمی کوردستان چوارچێوەیەکمان هەبێت چەترێکمان هەبێ لە سەر و چەتری حیزبەکانەوە بێ لە سەر و چەتری ململانە سیاسەکانەوە بێ لە سەر و چەتری ململانێ لۆکاڵیەکانەوە بێ لە سەر و چەتری بەرژەوەندیە تاکە کەسیەکان و بەرژەوەندی حیزبیەکانەوە بێ کوردستان بەبێ بوونی دەستور ناتوانێت سەقامگیری بەخۆی بێنێ بۆیە ئەرکی لە پێشینەی ئێمە لە 4 ساڵی ئایندا نووسینەوەی دەستورێکی هاوچەرخە بۆ گەلی کوردستان تا بێتە ئەو چەترەی یەکێتی خاکی هەرێمی کوردستان ئەپارێزی و سەقامگیری سیاسیشی بۆ دابینەکە خاڵی تری دووەم کە بۆ ئێمە زۆر گرنگە ئێستا ڕێژەیەکی زۆری دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان لە کوڕان و کچانی کوردستان بێکارن ئێمە نایەن وعدی ناڕاستیان بڵین وەڕا دەنگ بە پارتی بن ئێمە تەعینتانەکەین لە حکوومەت نا ئێمە ئەو بەڵێنیانەیە کە زەمینەی ژینگەی دروستکردنی دەرفەتی کاریان بۆ بخڵقێنین چ لە کەرتی گشتی بێت چ لە کەرتی تایبەتی بێت ئەوەش بەبوونی بەرنمەیەکی ڕێکوپێکەکە بۆ تعدیلی هەندێک لە یاساکان بۆ دەرکردنی هەندێک لە یاساکان خاڵی تری هەر لە پێش ئێمە ریفۆرمێکی کارگەڕی وایە لەگەڵ ریفۆرمێکی ئابووری کە ئێمە لە 4 ساڵی ئایندا هەوڵ بنین بناغەی ئابووری سیاسی کوردستان لەسەر ئەوە بێ کە تەنها پشت بە داهاتی نەوت نەبەستین چونکە ئەمە قابلی بەدەستێنان ئێمە ئەگەر بتوانین لایەنە بەڕێزەکانی تریش هاوکارمان بوون پێکەوە یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەموارێ وا بکرێتەوە کە دەرفەت بۆ وەبەرهێنان لە بواری کشتتوکاڵ لە بواری پیشەسازی لە بواری پێشخستنی کەرتی گەشت و گوزارە بخەینە ڕوو بەم سێ کەرتە ئێمە ئەتوانین ئابووری کوردستان والێکەین بەتەنها ئیعتیماد لەسەر نەوت نەکە من ئەو بەڵێنە بە گەلی کوردستان ناتوانین بین بڵێ وڵا لە 4 ساڵی ئایندا تەواو ئێمە هیچ ئیعتیمادێک لەسەر نەوت ناکەین بەس بناغەی پرۆژەیەکی ئابووری وادا ڕێژین کە سەرچاوەکانی داهات بۆ هەرێمی کوردستان فرە مەزدەر بکرێواتە بە تەنها نەوت تاکە مەزدەر نەبێ کشتتوکاڵ و داهاتی کشتتوکاڵی داهاتی پیشەسازی داهاتی گەشت و گوزار داهاتی پیشەسازیە نەوتیەکانی پتروکیمیەوەکانیش ئەمانە ببێتە سەرچاوی تر بۆ داهاتی گەلی باشە لە قسەکان تا ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام
باسی گەنجان گەنجان ببوورە لە هەرێمی کوردستان هەمیشە هەستەکەن کە وەکو پێویست لایەن لێ نەکراوەتەوە من ینی بۆم بەرنمەیە بە سوپاسەوە کۆمەڵێک کچووکوڕی جوان گەنج لێرە حزوریان هەیە تیانە خوێندکارەتیانە دەرچووە پێم خۆش ئەوانیش ینی چیان هەیە پرسیار ئاراستەی جەنابتی بکەن لەم کاکەیەوە دەست پێەکەین لە کێوە دەست پێ بکەین خۆت بناسیێنە و پرسیارەکەشت چیە بۆ کاگێ من حاڵە کاکەی زۆر سپاسدانەکەم کە لەو بەرنامەش بەشدارم کردووە هەڤاڵ کاکەی من هەورامی من ئەو پرسیارم هەیە بۆ گەنجان کە دایمە غەدر دێکراون کە کارێکیان دەست ناکەوێت یان پیشەکان یان بەدڵی ئەوان نییە کە بۆ خۆیان ویستویانە هیوادارم کە لە پرۆژەکانی داهاتوودا بتوانیت یارمەتی گەنجان بدەیت بۆ ئەوەی کە سیڤ پێشکەش بکەن لە زۆربەی کۆمپانیەکان کە دەچی سیڤ پێشکەش دەکەیت تەنها 5 کەسیان دەوێت بەڵام زۆربەی گەنجەکان دەچن 200 کە زیاتر سیڤ پێشکەش دەکات هیوادارم ئەو شتە نەمێنێت کۆمپانیای زیاتر هەبێت لە کوردستان یارمەتی گەنجان بدات بۆ کارەکانیان و زۆر سپاسی تۆش دەکەم ئینشاڵڵا سەرکەوتوو دەبی لە کارەکان زۆر سپاس خۆت بناسیێنە و پرسیارەکە چیە زۆر سپاس کاک یادگار بۆ ڕقسانیەوە دەرفەتە بەخێراتنی میوانەکەش دەکەم کاک هێمن ناوچی بوو عفو ڕەهێڵ شەفیق کاکە ڕەهێڵ کاک هێمن جەنابەت وەکو سەرۆکی لیست لە داهاتوودا چ پرۆژەیەکت هەیە بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان بۆ نەوەی شەهیدان بۆ بنەماڵی شەهیدان زۆر سپاس دەکەم فەرموو خۆت بناسیێنە و پرسیارەکەت من ناو سەرۆکە زۆر سپاس بۆم دەرفەتە کاگە من عفو بە حکمیەوەی کە ئێمە هەمومان ڕووی دەمان لە جەنابتەوە لەبەرەوەی کە جەناب سەرۆکی لیستی پارتی دموکراتی کوردستان کە پارتیش گەورەترین هێزی سیاسی کوردستانە بۆیە هەموو جارێک ڕەخنەکان زیاتر ڕوبەڕووی پارتیە بێتەوە ئێستا منۆکو گەنجێک دەرچووی زانکۆم تاو کردووە هیچ هەلی کارێک نییە کە بچم بە دوای دابگەڕێم ینی هەر جەیەک دەڕۆی دەڵەن کار نییە بۆ هیچ شتێک دەست ناکەوێت دەگەرە و ڕاستە جەنابتان تەوزیحتاندا لەسەرەوەی کە ناوەندێک دامەزرێت بەس ینی بۆ تواناسازی بۆ پەرەپێدانی خوێندنەوەوانەش هیچ بەرنامێکتان هەیە وەکو پارتی دەستخۆش کاکە سەرۆک باەکێ فەرمو ئەو خاتونانە بزان پرسیارتانەیەوە باشە تۆ پرسیارتەیە فەرمو من ناوم دلۆفانە دلۆڤان بەخیراتنی میوانە بە ڕێزەکەت جەنابی کاکی من هەورامی دەکەین وەک پرسیارێک لە کاکی من وەکو لیستی پارتی دموکراتی کوردستان لیستی یەکەم لە عێراق و کوردستان پرۆژە بە شێوەیەکی گشتی لە هەموو بوارەکان پارتی پرۆژەی هەیە لە هەموو بوارێکەوە پرۆژەکانی چی دەبێت لە پاش تۆ خۆ وەکو گەنجێک چی خەمتە ینی ئەوەی لە مێشتایە لەم ساتێک کە قسەی تیاکەی ئەتەوێت پارتی چ پرۆژەیەکی هەبێ بۆی بە دەقیق وەڵامی ئەوەت باتەوە لە یەکەم زارە خزمەت بە گەنجان زۆربەی گەنج هەیە کە زانکۆی تاوا کردەوە بێکار لە ماڵەوە دانیشتووە خزمەت لە زانکۆ بێت هەر بوارێک بێکارەوە لە زۆر ڕوویت کرد بەڵێ سوپاس دەکەم کەسماوە پرسیاری هەبێ سوپاسانەکەم کاگێ من بەدەر لە پرسیارەکان بەڵام دڵنیام بڕای 100 گەنج 1000 گەنجی دیکە ژۆرگری بە تایبەت ئەوانەی دەرچووی زانکۆن خەمی سەرەکیان دانەمەزراندنە کاگەدگەر بۆ هێر وەڵامی ئەوانیش تەکیدەن لەسەرەوە بکەینەوە ئێمە حیزبێک نین بە گەنج بڵین وڵات دەنگمان بنێ دوای داتەعینتانەکەین تر بەس کابراایەک بێت بۆ بزنسی خۆی بێتە ناو پەرلەمان و دوای ئەستن خەمی گەنجەکانی نەبێ پارتی حیزبێکە بۆ 50 ساڵی تریژ ئەمێنێ حیزبی ڕقەمیەکی کوردستانە بێ بۆ ئێمە چاومان بە چاوی گەنجەکانی خۆمانەکەوێتەوە پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەکەی خۆی زۆر ڕوون و ئاشکرا باس لەم چکەمە کێشەیەکی گەورەی کوردستانە نابێت لە مەسئولیەتەکە ڕاکەین ئەوەی کە پارتی ئەتوانی بیکات لە 4 ساڵی ئایندا یەک ژینگەی ئیسtismاری لە هەرێمی کوردستان پێویستی بە دەرچواندنی هەندێک یاسا پێویستی بە تعدیلی هەندێک یاسا هەیە بۆی ئەو ژینگەی ئیسtismاری لە هەرێمی کوردستانە باشتر بکرێت کە ژینگەی ئیسtismاری کرا دەرفەتی کار دروستە بێ بەڵام گرنگ بەستەنا ڕەخسانی دەرفەتی کار نییە گرنگ عدالەتە لە ڕەخساندنی ئەو دەرفەتی کارە تا کوڕان و کچانی کوردستان بەبێ ئینتیمای حیزبایەتی بەبێەوەی خزمی ئەم مەسئول و خزمی ئەم منطقە و خزمی ئەم برادر و ئەو برادرن ئەم دەرفەتە یەکسانیان بۆ دروست ببێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم
ڕێخستنەوەی خوێندەکان لە زانکۆکان بۆ بەپی پێداویستیەکانی ناو بازاڕی ئێمە بەڵام بیرتان نەچێ خوشک و برایان لە هەمووی گرنگتر پاراستنی ئەمنیەت و سەقامگیری کوردستانە چکە سەقامگیری هەبێ شەریکاتیش دێنەوە کوردستان سەقامگیری هەبێ بتوانین کێشەکان لەگەڵ بەغدا بە جۆرێک چارەسەرکەین سەرچاوی داهات بۆ هەرێمی کوردستان فراوانترکەینەوە کەرتەکان بۆ خۆیان ئەکەونەوە کار دەرفەتی زیاتر دروست ئەکەن بۆ نمونە ئێمە لە 2006 تا 2013 ئەمە بەرهەمی کاری ئێمە بووە لە 2006 تا 2013 ڕێژەی بێکاری لە کوردستان کەم کراوەتەوە بۆ 6.8%. ئێستا 18% لە کوردستانە ئەمە بە چی چارەسەرەکرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو دۆخەی لە 2006 تا 13 هەبووە ژینگەی ئیسیسماری چاکەین بەڵام بەوەی هاتنی شەڕی داعش بەوەی دابەزینی سعری نەوت بەوەی بڕینی بودجە لەیان مالکیەوە بۆی هاتنی ئەو هەموو ئاوارە و پەنابەرانە کرد دروستکردنی دەرفەتی کار لە کەرتی گشتی و تایبەتە دەرفەتەکان کەم بووبوونەوە بەڵام ئێمە بە چارەسەرکردنی ئەم خاڵانە ئێمە و بەڵێنە بەگەلی کوردستانی لە 4 ساڵی ئایندا بژێویان باشترە بێ دەرفەتی کار زیاتر و خوڵقێنێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەو دادپەروەریە لە ڕەخسانی دەرفەتی کارەکە باشە ینی کە باز دێتە سەر بەڵێنەکان ئەو تێ لە کاتی هەڵبژاردنەکان بەڵێنی چاکە درێ بەڵام یان یەکێ لەو شتانی کە تاقی کراوە ینی قسە لەسەرەوەکە یەکێ لەو شتانی کە زۆر جاروەکو بابەتێکی ینی پێکەنی ناویش باسیەکەن ئەڵێن کاندیدەکان سەرەتا ماڵ بە ماڵ ئەگەڕێن دواتر هەر یعنی ژماری مۆبایلەکەشیان نەگۆڕن ئێوە وەکو پارتی ئەو کاندیدانێوان دەنگیان بەدەن لە هەر حیزبێک بن پێم وایە جەماوەری گەلی کوردستان ئێستا زۆر وشیارترە باش ئەزانێت کام حیزبە مەسئولیەت هەڵەگرێ من پێم وایە ئێستا خەڵکی کوردستان هەموو لایەکی بۆ تاقی بووەتەوە ئەزانێت کە شەو لە ماڵەکەی خۆی نووس کام حیزبە ئەی پارێزێ دەسەڵاتی کام هێزا چونکە پارتی تاکە حیزبە ئێستا سەرکردایەتیەکی یەکگرتوو سەرۆکێکی خاوەن کاریزما دنیا بەحرێک لە کادری بەشەری لەناو پارتی دیموکراتی کوردستانە هەن کاندیدەکانی پارتی هەر سەدمان من بە ناوی هەر سەدیانەوە قسە ئەەکەم بەڵێنێک بەگەلی کوردستان نایەین کە نەتوانین جێبەجێکەین هەر کاندیدێکی ئێمە بەڵێنێک بات و نەتوانێت جێبەجێەکە مناڵی لە لیستەکە بێت بە ئەوە بە سەراحەت پێتان بڵێن پارتی حیزبی مەسئولیەتە حیزب ئەوە نییە بۆ 4 ساڵی ئایندە سیاست بکەین و تەواوی تردوایی حیزبەکەمان قەپاتکەین و بەڵێنی پۆستێکمان بەرێ حیزبەکە نەیەڵین بێتە هەڵبژاردن و بین داخلی هەڵبژاردن بین بۆی لە بەغدا و لە شوێنی تر مەشارعی ئیسیسماری لە مووسڵ و شوێنەکانی ترۆریان بوو بۆ نهاتوینە ناو سیاست بۆ هاتوینەتە ناو سیاست مصداقیەتی پارتی دیموکراتی کوردستان لە هەموو کەسێکمان زیاتر خۆشەوێ ئەمەش بەوە کرێ بەڵێنێک بین کە بتوانین جێبەجێکەین بەڵێنی ئێمە بنیاتنانی کوردستانێکی بەهێزە بەردەوامیدانە بەو گەڕانەوەیە بۆ بەردەوامیدان بەو سیاسەتە ئابوووریایی کە توانیمان سیاسەتی برسی کوردستانی پێ بشکێنین چۆن لە پردێ و سەحێلا پەلاماری عسکەری کوردستان پێشمەرەکانی ئێمەشکاندیان بە سیاسەتی ئابوووریەکی سربەخۆ توانیمان سیاسەتی برسیکردنی کوردستانیش بشکێنین باش ئەمە بەڵێنەکانی پارتی دیارە شت زۆر ماوە قسەی لەسەر بکەین بەڵام هاوڕێیانم پێمەڵن کە فیچەرێک حازرە سەبارەت بە یەکەم ڕۆژی یاخود ڕۆژی یەکەمی دەستپێک و دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن بینەری فیچەرەکە ئەبین و دواتر ئەگەڕینەوە پرسیاری دیکەشمانە بێت شاشەکە بەجێمێ. لەگەڵ دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پاش 12 شەو لایەنگران و هەوادارانی کاندیدانی پەرلەمان بە گوروتینەوە هاتوونەتە سەر شەقامەکان بۆ هەڵواسینی لۆگۆ و وێنەی کاندیدەکانیان. بەم شەوە و بە کەرەستە و ئامرازی پێویست هەمووان لە چاوەڕوانی هەڵمەتێکی چڕ و پڕدان و هەمووان بە ئاواتی ئەوەن لەم ڕکەبەریە دیموکراسیەدا بتوانن سەرکەوتن بەدەست بێنن. شەوی یەکەمی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانە و من وەکو کوڕی کاندیدێک ئەم شەو لە کاژێر 12ەوە دەستمان کرد بە هەڵواسینی پۆستەرەکان هیوادارم لە سەرجەم خەڵکی کوردستان کە پرۆسەکە بە شێوەیەکی ئەمنانە بەڕێوە بنوە منافەسەیەکی هادە لە بینی کاندیدەکان چ یەشێتی نیشتیمانی کوردستان بێت چ لستەکانی دی بە شێوەیەکی پاک و خاوێن پۆستەرەکانیان هەڵواسن و نەبێتە هۆی پیسکردنی شار. بەشێک لە لایەنگران جەخت لەسەرەوە دەکەنەوە کە کەمپەینی شارستانی و پاراستنی جوانی شار ئەرکی هەمووانە و ئەوە جگەلەوەی نابێ شوێنە گشتی قەدەغەکراوەکان وەک شوێنی ڕەکلام و بانگەشە بەکار بهێنرێن. خزم و کەسە نزیکەکان قۆڵیان خستۆتە قۆڵی یەکتر و بە گروتینەوە پشتیوانی سەرخستنی پرۆسەکەن و ئاواتەخوازن هێمنی و پاراستنی ئارامی خەمی هەمووان بێت. هیوادارینکەوە ئەم پرۆسەیە بە شێوەیەکی ئاشتیانە بەڕێوە بچێتن و هەروەها دوورکەون لە هەموو ئەو شوێنانەی کەوا گشتین و تێدا قەدەغە کراون و تێدا هەڵنەواسێنرێت و هەروەها بە شێوەیەکی ئاشتیانە و
و ڕێک و پێکوژدەوە سەرچاوی لایەنی ژینگە بکرێتن و هیوادارم کەوا ئەم خولەی پەرلەمانە ببێتە داکۆکاری لە مافەکانی هاوڵاتیان. سەرەتا داواکارم لە خەڵک دەنگ بدەن بەو کاندیدانەی کە خۆیان متمانیان پێدا هەیە. هیواداریشم کۆتایی ئەو بانگەشەی ئەو هەڵبژاردنە هەڵبژاردنێکی ئازادانە و بەبێت دوور لە تەشهیر و تەزویرات و هەموو شتێک بکرێت. هەر کەسە و بە ئازادانە ڕای خۆی دەرببڕێت لە سەر سندوقەکانی دەنگدا. بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری دەنگدەر و لایەنگران زامنی پاراستنی پاکی هەڵبژاردنە و ئەمەش وا دەکات کاندید و هەوادارەکانیان بخاتە بەردەم بەرپرسیارەتی و خۆ بە دوور بگرن لە ناوزڕاندن و تۆمەت بەخشین لە پێنا و ڕکەبەریەکی ئازاددا. بەڵێ سوپاس بۆ تەواوی هاوکاران. ئێمە بەردەوامە بین لەگەڵ کاک هێمن سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان و کاندیدی ژمارەیەک. کاک هێمن نامەوێت پێشبینیم بۆ بکەی، بەڵام بە تەوەقوعاتی خۆتان بەپی بە دوواداچوونەکانی خۆتان چەند کورسی ئەێنن؟ پارتی فاڵ ناگرێتەوە، سیاست بە فاڵ ناکە. ئەمە پشتەستورین بە جەماوەری خۆمان، پشتەستورین بە سەرکردایەتی یەکانگیری خۆمان، پشتەستورین بە بەو خیتابە سیاسی علامی کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی. ئێمە دڵنیاتانەکەین جەماوەری کوردستان دڵنیاکەین زۆر زیاتر لە 38 کورسەکەی ئێستا هێنین. چەند ئەگەر ژمارەی من ڕاستە ڕئیسی قایمەی پارتی من ئومێدی من ئەوەیە پارتی بتوانێت 50 کورسیش بێنێ، بەڵام من تەوەقوعەکەم پێشنیاری ینی پێشبینیەکەین لە بینی 40 بۆ 45 کورسی. ئەگەر ینی بەشی ئەوە کورسی بێنن کە حکوومەت تەشکیل بکەن چاوەڕی هیچ لایەنێکەکەن؟ نا، ئێمە وەکوتم ئێمە حیزبی مەسئولیەتین، بەرپرسیارەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بەتەن. پارتی ڕاستە بەشی شێر لە مەسئولیەت لە قوربانیدان ئەگرێتە ئەستۆ، بەڵام لە ئیدارەکردنی و بەڕێوەبردننی و دروستکردنی کوردستان بەتەنها نایکەین. ئێمە لەگەڵ ئەو لایەنە سیاسیە بەڕێزانەی کە دوای هەڵبژاردن باوەڕیان بە یەکێتی خاکی هەرێمی کوردستان هەیە، نە قاچێکیان لە ئۆپۆزیسیۆن بێ و قاچێکیان لەناو حکوومەت بێ، لەگەڵ ئەوانەی کە ئەتوانن لەگەڵ ئێمە شان بەرن بەر مەسئولیەت حتمما ئێمە پێکەوەی ئیداری کوردستان چنە حکوومەتێکی بن کە فراوانە وەک جاری پێشوو. ئێمە ئەزمموی تاڵی 5 ساڵی ڕابردوو دووبارە ناکەینەوە. شکست خواردوو بوو. ئێمە پێمان وایە ئێمە پارتی هەوڵمانە هەموو لایەنەکان شەریک بن لە بۆرگرتنی مەسئولیەت، بەڵام شەریک بوون لە بردننی بەشەکێکی دەسەڵات، بەڵام کاتە سەر ئەوەی خوێن بدرێت، کاتە سەر ڕوبەڕووی قەیرانەکان بێتەوە بینیمان خەڵک بە تەنها پارتیان بەجێهێش بایانزانی پارتی بەمە ڕوخێ نەیانزانی پارتی دارێکی ئەوەندە ڕیشەدارە بە ڕەشەبای ئەم خەڵکانە نەک ناشکێ بەڵکو بە خەتەواتی ئەمێنێتەوە. بۆ ئێمە بەڕاستی هەڵەی 5 ساڵی ڕابردوو حیزبێک لە حکوومەت لەگەڵمان نابێ، بەڵام لە یەکەم ڕۆژی سوێند خواردنی سەرۆکی حکوومەت فراکسیۆنەکەی دژ بەم حکوومەتە دەنگبا ئێمە ئەو هێزە ناهێنینەوە ناو حکوومەت، نایهێننەوە ناو حکوومەت. ئەگەر هێزێک پێشتر ڕێک نەکەوین لەگەڵی کە چۆن لە حکوومەت پێکەوە لە ناو کابینا لەگەڵمانن، ئەبێ لە ناو پەرلەمانیشە هاوپەیمانەتێکی ئەو فراکسیۆنە هەبێ کە بە تەواوەتی پشتیوانی جێبەجێکردنی بەرنامەکانی حکوومەتکە و بە تەواوەتی چاودێری جێبەجێکردنی بەرنامەکانی حکوومەت. تۆ زۆر باسی ئەوەت کرد کە کۆمەڵێک بەرنامە و پرۆژە و بەڵێنیشتان هەیە کە بەنیازن لە 4 ساڵی دادێت جێبەجێ بکەن. جاری پێشوش خۆ زۆر وترا کە 4 ساڵی ئارامی ئەبێت، بەڵام ئەوەی ئارامی بێت هاوڵاتیان نێ. بەداخەوە ئێمە لە 5 ساڵی ڕابردوو من ئەتوانم ئەوەندە بڵێم ناپاچی بەرامبەر بە نیەتی سیاسی باشی پارتی کرابەوەی کەمە حکوومەتێکی بنکە فراوانە بێ پێمان بابێ هەموو هێزەکان بەشدار بن. بەڕاستی کاڵیم ناپاکی کرا چکە ئەو حکوومەتە لەسەر بنەمای تەوافق کێ ناپاکی لێ کرد؟ ئەو لایەنانەی کە لە 23 حوزەیران تەوافقیان لەناو پەرلەمان شکان، بەڵێنی 4 ساڵ ئارامی خۆیانیان نەک نەبردەسەر، ئەوەی کە ئەیانوت هەر یاسایەک ڕەهەندی نیشتیمانیە بێبێت سازانی لەسەر بکرێ، ئەوان بە کۆبوونەوەکانی 23 حوزەیران و ئیسرائیل لەسەر کۆبوونەوەکەی 19 ئاب و دواتریش وەستانەوە دژی پرۆسەی ڕیفراندوم و دژی مەسەلە نەتەوەیەکانی گەلی کوردستان ئێمە پێمان وابوو ناپاکی بوو بەرامبەر بۆ تەوافقی کە کرا. بۆی ئێمە نامانەوێت ئەم ئەزمونە تاڵی ڕابردوو دووبارەکەینەوەڵین هەر لایەنێک بێت لەگەڵمان ڕێککەوێت، چۆن لە حکوومەت پێکەوین ئاوا لە پەرلەمانیش پێکەوە بین، پێکەوە هاوبەش بین، ئەو لەگەڵ لایەنە زیاتر خۆت ئاماژەت بەوەدا کە ئێوە حزبێکی دێرینن، حزبێکن تەمەنتانەیە، خۆدوتت حزبێکن ڕیشەتان داکوتیوە بۆ ینی ئەزمموی سیاسیتان بای ئەوە نەبوو کە ناپاکیتان لێ نەکرێت. ئێمە خەکاک یادگار مەسوڵ تۆ ئێمە کوردستانمان لە پارتی خۆشتر ئەوێ پارتی لای ئێمە وەسیلەی بۆ خزمەتکردنی کوردستان نەهاتوین کوردستان بکەینە وەسیلەیەک بۆ خزمەتکردنی پارتی. مەسەلە زانین و نەزانین نییە، ئێمە کە ڕێکەوتنی سیاسیمان کرد لەگەڵ لایەنێک
ئەم ڕێککەوتنە بێ هەردوو لە پابند بین پێین بەڵام کەلایەنێک پابندی ئەم ڕێککەوتنە نەبێ بە ئەزمون کەواتە ئێمە ناچین بە هەمان میکانیزمی ڕێککەوتنی پێشووتر داوای لێ بکەین بێتەوە ناو ڕێککەوتنێکی تازە. ینی زەمان چییە کە ئەمە زمونەتان لەگەڵ دووبارە نەبێتەوە؟ ئێمە زەمان جەماوەری پارتی دیموکراتی کوردستانە لێرەوە داوایان لێ یەکەم زۆر بە فراوانی دەنگێک بۆ ئێمە زۆرە دەنگێکی فراوان بە پارتی دیموکراتی کوردستان بدرێ هێزی پارتی بتواندرێت لە بۆ یار و نەیارەکانی کوردستان و پارتیش بسەلمێنرێ پارتی ئەگەر لە هەڵبژاردنی پێشووتر تۆزێک زیاتر لە 38 کورسیمانە هەبوایە ئەگەر لایەنێک بیویستای ناپاکیشمان لێکە عەدەدیەن نەیەتوانی ئەو بەسەر پەرلەمانە تێپەڕێنێ بۆیە هەموو لای خەڵک جەماوەری پارتی ئەگەر ئەتانەوێ جارێکی تر غەدر لە جەنابی سەرۆک نەکرێ غەدر لە پارتیەکان نەکرێ غەدر لە خوێنی شەیدەکان نەکرێ ناپاکی بەرامبەر نەکرێت زەمانەتەکە ئێوەن دەنگێکی فراوان بەم حیزب بن بەم لیستە بن بە لیستی 183 پارتی بۆی پارتی بتوانێت ڕێگری لە ناسەقامگیری ناو پەرلەمان و حکوومەت هێرمی باشە زۆر جار تەنانەت بەرپرسەکانی پارتیش لە کاتی قسەکردنە کە قسەکەن ئەڵێن زۆنی دەسەڵاتی پارتی یعنی لە مێشکی خەڵکە وا دروست کراوە بۆ نمونە هەولێرە و دەڤەری بادینانە بەڵام ئێوە دەنگدەرتان هەیە لە خانەقینەوە تا زاخۆ ئەم جارە ینی چۆن جیاواز ئەبێلەوەی گەرمیانیە کەس بکە پارتی حزبی ئەویشە پارتی ئەتوانم بە شانازی و بڵێم پارتی تاکە حیزبی کوردستانی ناو کوردستانی باشووری کوردستانە چونکە لە زاخۆ تا خانەقین و کفری خەڵک لە سەرکردایەتی پارتیە پارتی خیتابەکەی گشتگیرە من نەمبیست و بەرپرسی کێمە بڵێ تەنها لە زۆنی دەسەڵاتی لایەنەکانی تروامان پێڵێن زۆنی دەسەڵاتی پارتی زۆنی دەسەڵاتی نازانم ملەوەنە چییە ئێستا ئەو زۆنەی کێش حاکمیەتی خوا ئازانێ گینا کەس نازانێت کێ حاکمە و کێش چ ڕەنگێک لەوێ حاکمە ئێمە پارتی دیموکراتی کوردستان ئەو پەیامەی بۆ زاخۆ هەمانە هەمان پەیامە بۆ خانەقین و بۆ کەلار و کفری و گەرمیان و دەربەنی خان هەمانە ئەو پەیامەی بۆ سۆران و چۆمان هەمانە هەمان پەیامە بۆ قەڵاتجی و بۆ ڕانێش هەمانە ئەو پەیامەی بۆ دیێرەولک و شیلاتجی هەمانە هەمان پەیامە بۆ پێنجۆن و سەی سادق و هەڵەبجەش هەمانە ئەو پەیامەی ئێمە بۆ سێمێل و بۆ باتوفا و بۆ ئاکرێ و بۆ بەردەڕەشەمانە هەمان پەیامە کە بۆ چەمچەماڵ و بۆ دوکان و بۆ ناحی شۆڕش و هەموو ئەو شوێنانەی تر هەمانە ئەو پەیامەی بۆ دووەکەمان هەمان پەیام بۆ سنتەری سلێمانیمان بۆ ئەمجارن لە گەرمیان لە سلێمانی هەر بۆ خۆی خیتابی گشتگیری پارتی دیموکراتی کوردستان کە ئێمە زۆر بە توندی دژی ئەو وەست دژی ئەو هەوڵانەی ئایانوی سلێمانی دابڕێنن لە کوردستان ئەمە گەورەترین خزمەت بوو پارتی بەو سنوورەی کرد کە ڕوبەڕووی ئەوانە بە توندی وەستایەوە کە سلێمانی لە کوردستان دانەبڕن فرکە فرکی ئەو حیزبانی لە سلێمانی شاندیانە ناردە لای عەبادی هاواریانەکەر عەبادی فریامانکەوە پارتی توانی لوتی ئەوانە لە پردێ و سەحێلا بشکێنێ کە ئامیس خەونی ئەوانە بەدی بێنن سلێمانی لە کوردستان دابڕن پارتی هەر هیچی بۆ ئەو سنوورە نەکردبێ نەیهێڵا ناسنامەی کوردستانێتی ئەو سنوورە ئەخر گوناحە ئەنفالی گەرمیان ئەنفاری چەمچەماڵ شەیدەکانی کیمیابارانی هەڵەبجە و بالیسان گوناحەمانە بەشێک نەبن لە هەرێمی کوردستان گوناحە تیجارەتی سیاسیان پێ بکرێت دوای 16 ئۆکتۆبەر ئەمانە وایان لێ بکرێت کە بەشێک نەبن لە هەرێمی کوردستان پارتی هەر هیچی نەکردبێ نەیهێڵا جوگرافیای کوردستان دابش بێ نەیهێڵا ناسنامەی کوردستانێتی ئەو ناوچانە بەهۆی خیانەت و کۆمەڵێک پلانی ئەم باشە یەکێک لەو گلەیانەی لێتانەکرا لەلایەن بەشێکی دەنگەرانتانەوە ئەوە بوو کە دەستبەرداری بەشێکی زۆری ئیمتیاز و پۆستەکانی پارتی بوون بۆ لایەنەکانی دیکە ئەو سەردەمە بەسەر چووکاگرێت دیاتگار ئەو سەردەم پارتی بە کەوچکە چای ئەزانی بۆ خەڵکی ئێمە باش تێگا بە کەوچکە چای ئیستحقاقی جەماوەری پارتی جارێکی تر نایەتەوە بە هیچ لایەنێکی تر هەر لایەنێک بەپێی ئیستحقاقی انتخابی خۆی بەپێی ئەو شەراکەتەی لەگەڵمانەکە بۆی پارتیەکان دڵنیا بن پارتی ڕای شخصی خۆتە یان بەڕیاری پارتیە بڕیاری سەرکردایەتی ئێمە ئەوەیە کە ئیستحقاقەکانی پارتی استحقاق چێ ئەو لە بەشی خۆمان زیاترمانەوێ نە لە بەشی خۆمان کەمتریش قبول ئەەکەین بۆ ئیستقراری کوردستان بەشە پۆستەکانی پارتی لە بەغدا بن لە هەولێر بن دڵنیای خەڵکی پارتی ئەەکەینەوە دەنگی ئێوە نافەوتێ ینی خێری پێوە کەوچکە چات بەکارێنە بەم توندیە هەست بە بێهیواییتانەکە چونکە بەڕاستی با ئێمە بڵین سەرکردایەت ئێمە قەرزاری جەماوەری ئێمەیە هیچ جەماوەری هیچ حیزبێ بەقەدر جەماوەری پارتی یعنی بەڕاستی شێلگیر و باوەڕی بە سەرکردایەتی هەستەکەن مقەسیر بوون بەرامبەریان کاتی ئەوانی ڕابردووتان کردووە مقەسیرەکە چیە ئێمە مخەسیر نییە بەڵام ئێمە ویستومانە یەکێتی خاکی کوردستان بە پارێزرێلایەنە سیاسی بە ڕێزەکانی تریش بێ بەڵام ئێمە جەماوەری پارتی دڵنیاکەینەوە نە لە بەشی خۆمان زیاتر داواکەین نە لە بەشی خۆشمان کەمتر قوبوڵەکەین لە چ پارتێکی سیاسیەوە زیاتر نزیکە کاگەر با ئێمە بە سەراحەت بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان بمانێ و نەمانەوێ ینی ئێمە لە 91ەوە تا ئێستا پێکەوە هەرچیمان بەدەستێنابێ لە کوردستان پێکەوە کردومانە
بۆیە من حەزەکەین لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی تریش پێکەوە بەڕاستی نزیک بین بەڵام دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و ئەو هەڵوێستانێک هاتوونەتە ئارا ئێمە پێمان خۆشە جگە لە یەکێتی لەگەڵ یەکگرتوش باش بچینە پێش ئەگەر گۆڕان و کۆمەڵگیانەوە لاپەڕێکی تازە لە پەیوەندی لەگەڵ پارتیا بکەنەوە پارتی دیموکراتی کوردستان دەرگاکانی دانەخستووە هەر هێزێکی تر کۆمەڵێک هاوپەیمانی ئێمە هەن ئێمە دەرگامان کراوەی بە هەموو لایەنەکان بەڵام بەڕاستی بە نیەتی ساف و بە قسەی خۆش ناچینە ناو هاوپەیمانی لەگەڵ گۆڕانە بە دیاریکراوی بۆیە تەرکیزەکە مەسەرەوە چونکە ناکۆکیەکی ئێجگار زۆر لە نێوانتانە بوو فترەیەکی باش هەر لەگەڵ یەکە دانائانیشتن ئێستا نێوانتان بایی ئەوە ئاسایی بۆتەوە کە ڕێکەوتنێکی نوێ بێتە ئاراوە ئەوان بایکۆتی پارتیان کردبوو ئینا پارتی هیچ وەختێک لە گفتوگۆ ترساوە لە ترسانیش گفتوگۆەکە بۆی ڕوون و ئاشکرابین کاگەندەر نە لە گفتوگۆ ترسین و لە ترسیشان ناچین گفتوگۆ بکەین گۆڕان بایکۆتی دانیشتن و پەیوەندیەکانی لەگەڵ پارتی کردبوو پارتی دەرگای هەمیشە کراوە بووە ئێمە لەگەڵ گۆڕان هێزیەکە هەیە ناتوانین ئینکاری وجودی بکەین پێمان خۆشە پەیوەندیەکی ئاساییمانە بێت دوو حیزبی زۆر جیاوازی یەکترین بەڵام هەردووکمان هەموو لەگەڵ هەموو لایەنە سیاسی بەڕێزەکانی تر ئێمە داوایان لە یەکەین وەرن با کوردستان ئەو چەترە بێ هەمومان کۆکاتەوە بام جیاوازی سیاسەکەمان لە پەرلەمان و لە ژێر چەتری پەرلەمانە ڕنگباتەوە بەڵام لەسەر شەقام و بۆ ئاسایشی نەتەوەی کوردستان لەسەروی هەموو حیزبەکانی تر بێت بۆ ئەمە پارتی ئامادەی هەموو قوربانیەکە بەڵام ناچێتە ژێرباری ئەوەی کە ئێمە بەستەنها بۆی پەیوەندیەکمان لەگەڵ لایەنەکە هەبێت دەست لە کۆمەڵێک پرەنسیپی خۆمان هەڵگرین کاگە من گفتوگۆکەمان گەرمە بەڵام بە چایەکی گەرمتریەکەین لەگەڵ هاوڕێیانەدا بەزین لە شەقامی شۆڕش چایەکە خۆینەوە و دواتر سەرەکەوینەوە شتی تریش باسەکەین فەرموو کاگە من ینی من بیرمە جارێکی تر لە بەرنامەی باسی ڕۆژ فترەیە پێش ئێستا پرسیارم لێ کردی وتم ئەوەی تا ڕادەیەک بوو بە جێگەی سەرنجەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان گەنجێکی دەڤەری سلێمانی باوای ناوبنێم ئەکا بە سەرۆکی لیستەکەی بەڵام زۆری ژووترا کە پارتی حزبێکی بنەماڵەیە و دەستبەرداری ئەم شتانە نابێت ینی ئەم دوو شتاستەکەی دژیەکن یان گۆڕانکاری ئەوە بەشێکە لەو ئیرها بە فکری بەرامبەر بە پارتی بە درێژایی لە 64ەوە هەیە ئەو مەدرسەیە پارتی حزبی ڕێبازێکە کە ڕێبازی بارزانیە پارتی حزبی بنەماڵەیەک نییە ئەوانەی 40 ساڵ بوو ئیرهابی فکریان بەرامبەر بە ئێمەیان پارتی حزبی بنەماڵی ئێستا بوونەتە حزبی بنەماڵەکان نەک تەنها یەک بنەماڵەش ئێمە شانازی بەوەکەین کە موریدی ڕێبازێک و عاشقە ڕێبازی کە ڕێبازی بارزانیە پارتی حزبێکی سەرانسەریە هەر هەواڵێکی تری سەرکردایەتی ئێمە مەکتەبی سیاسی و جەنابی سەرۆک و سەرکردایەت ئێمە بڕیارەبای بۆ ئەمە وەکو یەک وایە بۆ کوتم ئەمە بۆ خۆی سەلمێنەری ئەوەیە کە پارتی بەڕاستی حیزبێکی سەرانسەریە بۆ من ڕاستە من خەڵک بە شانازیەوە لە هەڵەبجەی شەهید لەدایک بووم خەڵکی سنووری پارێزگای سلێمانی بەڵام بۆ من زاخۆ و کفری هیچ جیاوازیەکی نیە بەعکسەوە شانازی بەموو لایەکەوەکەین و ئەمە پەیامێکە بۆ هەر کەسێک بۆ شکاندنی ئەو ئیرهابە فکری کە وتم 40 ساڵی لەسەرەوە حساب بکەم ینی هەڵبژاردن و دانان و دەست نیشانکردنی جەنابەت وەکو سەرۆکی لیست پەیامێکی دیاریکراوی هەبوو ویستان بیگەێنن خۆی یا پارتی ویستی بیگەێنێ کاگەرگار ئێمە هەموو هەواڵانی سەرکردایەتی ئەو خوشکبرایان هەمومان وەکو یەکگوین ئێمە ئەمر جێبەجێەکەین واتە سەرکردایەتی هەر ئەرکێکمان پێ بسپێرێت جەنابی سەرۆگەر ئەرکێکمان پێ بسپێرێمەوە ئەمرە جێبەجێکەین ئەگەر ئێستا لەم لەحساکەم لەگەڵ تۆ قسەکەم بڕیارێک بڵێ من لە سەرۆکایەتی لیست و لە پەرلەمان بکشێەوە بۆ من وەکو یەک وایە ینی ئێمە ئەمر جێبەجێەکەین و گەورەی پارتی ئالەوایە لە تاکە سادەترین ئەندامی هەتا کاگنێ چیروان کە جێگری سەرۆکی پارتیە ئەمری جەنابی سەرۆک وەکو خۆی جێبەجێەکە ئێمە ئەم جارە پارتی دوای دراسەکردنی دیموگرافیای دەنگدەر لە کوردستان بۆمان دەرکەوت کە 56% دەنگدەری کوردستان تەمەنیان 40 ساڵە باش بۆیە پارتی ئەو پەیامەی کە هەیەی ئەوێت بەردەوامی بە پرۆسی هەرێمی کوردستان و بە ئاوادانکردنەوە بعد و بەڵێنی کردداری بە و بەشداری گەنج لە پرۆسی سیاسی کوردستان ئاباد ئێستا گەر تەماشەی هەر سەد کاندیدەکەی پارتیکەی ڕێژەی تەمەن ئێمە ڕێژەی تەمەنی تێکڕای دەنگدەرانی پارتی 39 ساڵ و نیوە واتە زۆر نزیکە لە ڕێژەی
تەمەنی دەنگدەری کوردستانەوە ئەمە بۆ خۆی ئەو پەیامەیە کە پارتی قسەیەک ناکە پارتی نایەن دروشمە بری قەدار با بڵێ وڵا ئێمە احتیمام بە گەنجین وەنا وەکو ئێستا لە هەندێک لایەنە ئیبینینەوە بەڕاستی تیجارەت بە گەنجەوە ئەکرێ بە ناوی گەنجەوە ئەکرێ بە کێشەی گەنجەوە ئەکرێ قسەی بری قەداریان بۆ ئەکرێ ئومێد یعنی بەڵێنی پڕ ئومێدی ناوڕۆک بەتاڵیان پێدرێ پارتینا پارتی بە کردار لە خزمەتی گەنجانە ئابێ بۆی ئەمنیەتیان بپارێزێت دەرفەتی کاریان بۆ دروستکە و بواری بەشداری فعلی لە سیاست نەک تەنها بۆ ڕووکەش باشە بۆی چاکت سارد نەبێتەوە سیارێکی بە ساردیش خۆشە ئەڵێن تەندروستتریشە زۆر یەکێ لەو ڕخنانەیە ڕاستی پارتیەکرا ئەوترا پارتی حیزبێکی مرکزیە ئەمە خاڵی لاوازی یا خاڵی هێزی پارتیە ئەخ لێرە پێناسی جیاواز بۆ مرکزیەت و نامەرکزیەتی ئەوەی خۆ داماژەت پێداوت دەگەر یەک بڕیار لەسەرەوە بێ ئەمەمان پادەن دەبین بەڵام لە پرۆسی دروستکردنی ئەو بڕیارە ڕای جیاواز دروست هەیە بەڵام کە بۆ بڕیاری مرکزی پارتی هەموو پارتی التزامی پێکاتە تاگڕەوی نیە و گوێگرتنەیە استیشارە هەیە پێتەڵێم لەناو کۆبوونەوەی سەرکردایەتی جاری وا هەبووە ڕێی جیاواز لەسەر پرۆسێگە بۆ ڕەنگە پێچوانی ڕێی جەنابی سەرۆک بوو بێ پێچوانی ڕێی مەکتەبی سیاسی پارتی بوو بێ لەناو کۆنگرەی پارتیا ڕێی جیاواز دروست بۆ لەسەر مەرحەلەیەک لەسەر هەڵوێستێکی سیاسی ئایا چ تەکتیکێک بگیرێتە بەر بەڵام دوجار هەر بڕیارێک کە بوو بێتە بڕیاری پارتی هەموو پارتی پێوەی بابند بووە ئەمە جۆرێکە لە کەلتوری پارتایە جۆر تا پارتی نەبی ئەمە نازانی بۆیە هەر برادێکە و قسە لەسەر پایڵی وەرە ماوەیەک پارتی بن بۆی باش لە پارتی تێبگەن باشە ئێوە کاندیدی ژمارەیەکن و سەرۆکایەتی لیستەکەکەن بۆیە پێم وایە ئەتوانی بە ناوی سەد کاندیدەکەی دیکەشەوە قسە بکە یەکێک لەو ڕخنانەیە گیری ئێستا ئێمە لێرە لەم جێگە جوانە لەم چاخانەیە دانیشتوین عادەتەن گەنجی تایە چین و توێژە جیاوازەکانی تایە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی بڕوانامە و خوێندەواری و نەخوێندەواری و کاسببوون و هەر یەکێک لەو شتانە قسە لەسەرەوە هەیە کە ئیتر ینی کاندیدێکە چێتە پەرلەمان نایەتە ناو خەڵکەوە لە کاتێکە ئەبێ پێچەوانەکەی زیاتر زەق بکرێتەوە زیاتر بێنە ناو خەڵکەوە زیاتر لە خەچکە ئەو ئەڵێت من نوێنەری ئێوەم ئەی بەڵام تۆ لەو خەڵکەوە نزیک نەبی چۆن نوێنەرایەتیانەکەی کاگەرگە ئەمە تێبینی و سەرنجێکی زۆر جوانە و حەقی هاوڵاتیانی شەکەم گلێ لە هەر کاندیدێ بکەن کە بەستەنا لە کاتی هەڵبژاردنەکان سەردانی خەڵکات و بەڵێنیان باتێ ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان ئینشاءڵڵا کە بە نەتیجەیەکی باش لیستی 183 ڕێژەیەکی باشی کاندیدەکانی مەچێتە ناو پەرلەمان ئێمە هەوڵەین بەبێ هیچ بەڵێنێکی انتخابی قسە لەسەر مەسەرن ئەو گەنجانەی کە ئەکرێن هاوڵاتیانە کرێ لە پێشنیارکردن بۆ داڕشتنی پرۆژە یاسابێیان بۆ چاودێریکردنی حکوومەت بێ ئیتر لە ناو پەیڕەوی پەرلەمان بتوانین تعدیلەکەین خاڵێکی بۆ ئیزافەکەین بە دەنگدانەکرێن نووسنگەکان دروستەکرێن ئەم هاوڵاتیانەی کە ئیبینی بەشدار بن لە داڕشتنی بڕیار و لە چاودێریکردنیا و ئێمە بۆ خۆمان میکانیزمێکی تند لە سەرکردایەتی ئێمە ئەو هەواڵانی کەچنە پەرلەمان بەرامبەر بە پەرلەمانتارەکانی خۆمان ئەگرینە بەر بۆ ئەوەی بەردەوام لە ئەوان چاودێری حکوومەتن ئێوە چاودێری ئەدای پەرلەمانتارەکانی خۆمانەبین چونکە هەر سەد کاندیدەکەی پارتی بۆ ئێمە وەکو یەک وایە بۆ پارتی دیموکراتی کوردستان هیچ جیاوازیەک نییە هەر کەسێکیش دەرچوو حتمما ئێمە هەموو خۆزگە هەر سەد کاندیدەکەی پارتی دەرچوونایانی هەر خۆزگە بەڵام ناکرێمە نابێتە دیموکراسی دەوکاتە بەڵام ئەو هەو خوشکبرانی دەرەچن ئەچنە پەرلەمانی کوردستان ئەبێ ویان لە بەرچاو بێ ئەوان بە خوێن و قوربانیدانی کوڕان و کچانیش بنەماڵە شەیدەکانی ئێمە چوونەتە ئەوێ بە قوربانیدانی پێشمەرگەکانی ئێمە چوونەتە ئەوێ خەڵک متمانە بە سەرۆک و بە پارتی ئەکا من یان هەر هەواڵێک هەر کاندیدێکی تر کەسمان قسەی زل نەکەین بڵێن ئەگە پارتی نەبێ ئێمە هەموو شتێکین پارتی لەسەر و هەمومانەوەی بەخوا پارتی نەبێ کەسمان هیچ نین بە سەراحەت ئەو قسەیەکەم بۆیە بۆ پاراستنی هەیبەتی پارتی بۆ پاراستنی ئەو تەواضعی کە پارتیەتی ئەو مزداقیەتی پارتی هەیەتی پێویست بەوەکە بەردەوام لەسەر خەت بین لەگەڵ وەڵام وەکو خەڵکیش بژین ئێمە ڕێگە بەوە ناین کاندیدێکی ئێمە بێتە پەرلەمان یان لە پەرلەمان سبێنێ مەکانەتی پەرلەمانتارەکەی خۆی بۆ خۆ دەوڵەمەندکردن و گەڕان بە شوێن ئەمە مەشروع لەگەڵ ئەم وەزیر و چاوپۆشیکردن لەم بەرپرسی گەندەڵوانە بەکاربێنێ ئێمە ئەتوانین ئەوە بڵین پەیامی پارتیش زۆر ڕون و ئاشکرایە ڕەنگە ئەوەی پێمان بکرێت فراکسیۆنی پارتی لە ئایندا وەڵانی ئێمە لە پەرلەمان یەکەم کەس چاودێری بەرپرسانی حکومی ئێمەی پارتی باشە ئەگەر چای دیکە ناخۆی داچی لە ناو پاسەکە یاڵڵا با بجوڵی سەرچاو سپاس بۆ چایش فەرموون دەستان داوەتی کەی بسواریم بۆ چای بەڵێ بێگومان بێگومان سپاس فەرموون کاکە سپاس
چایەکمان خواردەوە لەوێش ئاچایەکی گەرم و خۆش بوو گفتوگویەکمان کرد ئێستا ئەچینە سوشیال میدیا بۆی بزانین هاوکارم تروسکە سادقی کۆمەڵێک زانیاری و هەواڵی بۆ ئامادە کردوین سەیریەوەکەین و پاشانە گەڕینەوە بۆی بە کۆمەڵێک بروسکە پرسیار بۆ بروسکە وەڵام بەردەوام. سپاس یادگار ماندوو نەبی لێرە شۆسڵایی لە میوانەکانت دەکەم کەشی پاسەکە و باسەکەشتان گەرم و گڕە و جوانە بەڵام نازانم بۆ چای گەرمتان بە ساردی خواردەوە بەرحاڵ با من بە گشتی کاردانەوەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر هەڵبژاردنەکان باز بکەم چایەک بخشێنینەوە بۆی کە چی ڕوویداوە ڕایشەقام چییە دیارە هەموو لایەک ئاگادارن هەڵبژاردنەکان لە چەند مانگ لەمەوبەرەوە کاتەکەی دیاری کرابوو 30 ئەیلول ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردنەکانە بەڵام لەو ماوەیەدا بەڕێوەچوونیان پاشخستنی هەڵبژاردنەکان جۆرێک دوودڵی لە نێوشەقامی کوردستاندا دروست کردبوو ئەوە ژوای کردبوو کە هەتا ئەمڕۆ بەیانیش بگرە خەڵکانێک هەر پێی وا بوو کە ڕەنگە دوا بخرێ بەڵام کاتێک وێنەی کاندیدەکانمان لە شەقامەکان بینی ئیدی هەموو لایەک دڵنیا بووینەوە کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا وەک بڕیاردراوە دەکرێت سەرباقیەوەی کە نەریتە کۆنەکان وەکو هەڵواستنی پۆستەر و وێنە و سەردانیکردنی هاوڵاتیان و پارێوەبردننی کۆڕکۆبوونەوەکان هەرماون بەڵام بۆ ئەم هەڵبژاردنە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕۆڵێکی زۆر بەرچاو دەجێڕن کاندیدەکان ڕێکلام دەکەن خەڵک قسەیان لەگەڵ دەکەن ئەوەش بڵێم کە فیسبوک و ئینستاگرام زۆرترین بانگەشەی تێدا دەکرێت و زۆرترین کاردانەوەش لەوێدا ڕوودەدا من چەند نمونەیەکم هەڵبژاردن سەرەتا دەچمە فیسبوک ئەمڕۆ سەرۆک بارزانی لە ئەڕێوەڕەسمی بانگەشەی هەڵبژاردنەکاندا دەستپێکی هەڵبژاردنەکاندا وتارێکی پێشکەش کرد ئەم وتارە لە ماڵپەڕی ئێمەدا لە پێگەی فەرمی کوردستان 24دا لە فیسبوک زۆر دەنگدانەوەی هەبوو بە هەزاران بینەری هەبوو و بە هەزاران کۆمنتیشی لەسەرکرا تەنیا ئاماژە بۆ بدەم کە لە گرنگترین وتەکانی سەرۆک بارزانی ئەوە بوو کە ئێمە هەرگیز خۆمان ناچەمێنین ئەوە یەکێک لە ئەوانە بوو کە کاردانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بەدوای خۆی داهێنا جگە لەمانە بە ڕووبکەینە تویتەر ئەگە بە کورتی ئاماژە بە چەند شتێک بکەم کە یادگار میوانەکەش هەر بەڕێز هێمن هەورامیە کاندیدی ژمارەیەکە لە بڵین بۆ هەڵبژاردنەکان لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان دیارە ئەو لەو ماوەیەدا دیارە نەیتوانیوە و سەرقاڵ بووە بەڵام خۆی لە تویتەر بە شێوەیەکی گشتی زۆر ئەکتیڤە بەڵام بە هەر حاڵ ئەوە دوایین پۆستی ئەوە لەسەر هەڵبژاردنەکان کە باز لەوە دەکات کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا دەکرێت و هیچ دواخستنێک نییە لە هەڵبژاردنەکاندا ئێوەش لەناو بەرنامەکەدا زۆریشتان قسە کردو هەر درێژش بە بەرنامەکە دەدەن ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بوونەتە پێگەیەک هەم بۆ ڕێکلامکردن بۆ کاندیدەکان هەمیشەوەی کە پەیوەندێکی زیاتر لەگەڵ هاوڵاتیان دروستکەن و بتوانن زۆر قسە بکەن و زۆرترین وەڵامدانەوە هەبێ لەگەڵ ئەوانەدا هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە بڵین لە ئاستی میدیای جیهانیشدا بەڕاستی ڕنگدانەوەی خۆی هەبوو بۆ نمونە ماڵپەڕی خینهوای چین باسی لەوە کردوکە ڕۆژی 30 ئەیلول ڕۆژی دەنگدانە خەڵک دەستن سەر شەقامەکان ئامادەکاری بۆ کردراوە و جگە لەمە ماڵپەڕێکی تیئێمەیش دیارە لەوێشدا وەک دەبینن یتیمێجی ئەمریکی چەند وێنەیەکی بڵاو کردوێتەوە کۆمەڵە گوێنە لێوێدا دەردەخات کە چاپخانەکان لە هەرێمی کوردستان زۆر سەرقاڵن بە چاپکردنی پۆستەری کاندیدەکان ئێمە هەوڵ دەدەین لەم ڕۆژانەدا زۆرترین بابەتەکان لە سوشیال میدیا گەرمترین بابەتەکان بۆیەوە دەربێنین و لەگەڵ بینەران بین بۆی کە هەموو چاوخشانێکمان هەبێ بەسەر گەرمترین بابەت و زانیاریەکان دەگەڕێمەوە لای ئێوە و درێژش بە بەرنامەکەتان بەڵێ سوپاس تروسکە سوپاس بۆ زانیاریەکان بینەران ئەوانەی بینیتان سوشیال میدیایە هەواڵە جیاوازەکانە لەسەر ڕۆژی یەکەمی بانگەشە کۆمنتی هاوڵاتیانە دیارە ئێمە ڕۆژانە هەوڵەدەین زۆرترین هاوڵاتی دەنگ و ڕەنگی بگات لە ڕێگەی شاشەی کوردستان 24 و بە دیاریکراوی پاسی ڵبژاردنەوە یەمن کاتمان کەم ماوە و کۆمەڵێک بروسکە پرسیارمەیە وەکو پێشتر وتر بروسکە وەڵامن تەبێت چی بە نسبەتەوانەی یعنی سیفەتی شوم ئەدەنە پاڵ ڕیفراندەم مەگەر لەبەرەی داگیرکەرانی وڵات بن یعنی مەگەر لەبەرەی ئەوانە بن کە ناپاک و خائینن بەرامبەر بە گەل و نیشتیمان چونکە ڕیفراندۆم ئێستش ئێڵین گەورەترین سەروەری ئەگەر ئیعدامیشمان کەن لەسەری گەورەترین سەروەریە کە جەنابی سەرۆک و پارتی دیموکراتی کوردستان و هەموو ئەو سەربەخۆخوازانەی لە دەرەوەی پارتیش 3 ملیۆن کەس دەنگی بەڵی بۆ سەربەخۆی کوردستان لە ڕیفراندۆمایاوە و ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەو کارە ساتانەی لە عێراق لە بەسرە و لە بەغدا و ئەو دۆخە سیاسی کە هەیە شاهدی ئەوە ئەیان کە بڕیاری ڕیفراندۆم دروستترین بڕیار بۆ گەلی کوردستان داوێتی پرسێکی دیکە ئەوەیە یعنی هێشتا ترسی ئەوە هەیە کە لە ماوەی ئەم 16 ڕۆژەی پێش هەڵبژاردن
لایەنێک دوو لایەنی سیاسی زیاتر بایکۆت بکەن شتی وا لە ئارا هەیە بە پێی یاسا ئەگەر حیزبێک کاندیدی تەسلیم کرد ئەگەر حیزبێک ناوی خۆی تۆمار کرد ئەگەر حیزبێک بەشداری هەڵمەتی بانگەشی هەڵبژاردنی کرد یانی بایکۆتی چی ئەکا دوای بایکۆت کات ئەوانە زانن نەتیجەی بایکۆتکردنەکە بۆ کوردستان و بۆ خۆیان چی بەسەردێ بۆی من هیوادارم هەمومان بانگەشەیەکی ئارام بکەین کوردستانمان لە حیزبەکانمان خۆشتر بوێ و سەقامگیری و باشترکردنی بژێوی خەڵکمان نەبەستینەوە بە ململانە سیاسەکان چۆن پێکەوە ئەتوانی لایەنێکی تریش بێت هاوکارمان بێ پرۆژەیەکی باشتری لە پرۆژەی ئێمە هەبێ بۆی هاوکاری بین تا بتوانین هەم کوردستانی پێ پارێزین هەم بنیاددانیشتی زیاتری بکەین باشە چی ئەکەن بۆ ئەوەی دوو ئیدارەیی نەکاڵ بێتەوە نەمێنێت دەستوری کوردستان بنووسرێتەوە لەناو دەستورەکە بۆی بەڕوونی و بە ئاشکایی یەکێتی خاکی هەرێمی کوردستان ڕوون و ئاشکراتیە بچەسپێنرێت سنووری هەرێمی کوردستان بە ناوچە داگیرکراوەکانی کەرکک و شنگار و خانەقین و ئانەشەوە بەڕوونی تیا بنووسرێ ئێمە پێمان وایەت بوونی دەستورێک زامنی ئەوە ئەکات کە باشتر یەکێتی خاکی هەرێمی کوردستان پارێزێ و تەخوینی هەر لایەنێکپا کە دوو ئیداری لە کوردستانە دروستکە باسی کەرکووکت کرد کەرکووکیەکان گلەیەوە کە نیگەران لەوەی کە تا ئێستا نوێنەریان نییە لە پەرلەمان ئێوە چۆنم فراغە پڕەکەنەوە ئێمە بە کەرکووکیەکان ئەڵێن 40 ساڵ بەعزی ئەوەی داگیرکرد نەیتوانی کوردستانیەتی ناسنامی کوردستانی لێوە بسێنێتەوە بە ساڵێک و 6 مانگ و 8 مانگی داگیرکاری حەشدی شعبی لە نەتیجەی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ناتوانێت ناسنامی کوردستانی لەوە بسێنێتەوە مەرجێک لە مەرجە هەرە سەرەکیەکانی شاندیدان ڕزگاری ئێمە بەتایبەتی لە پارتی بۆ بەغدا ئەوەیە لەگەڵ هەر جۆرە دەستگیری حکوومەتی عێراق بێ دۆخی کەرکک ئاسایی بکرێتەوە مادام لە کەرکک ریفراندۆم بۆ سەربەخۆی کرا تەواو کەرکک یەکلایی بووەتەوە بۆ ئێمە بۆ هەرێمی خۆتا پرسیارم زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم بۆچی پارتی بەهێز بێ کوردستان بەهێز دەبێت لەبەرەوەی دەرکەوت 72 ساڵە هەر وەختێک پارتی بەهێز بوو بێ کوردستان بەهێز بووە کەی پارتی لاواز بوو بێت کوردستانیش لاواز بوو کاگێ من هەورامی کاندیدی ژمارەیەکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی لیستی پارتی بۆ هەڵبژاردنی پارلەمانی کوردستان سپاس بۆ کاتەی بە ئێمە تەواوی هاوڕێیان و بینەرانت بەخشی ماندوونە بن لە شتان ساڵێت هەربژی سەرچان خۆش بەڵێ بینەرانی عەزیز ئەڵقەی ژمارەیەکی پاسی هەڵبژاردن کۆتایی هات بەڵام ئەڵقەی ژمارە 2 3 و 4 و 5 و زیاتریشمان ئەبێت بۆی زۆرترین کاندیدی لایەنە جیاوازەکان لە شارە جیاوازەکان بەسەر بکەینەوە چاوتان لەسەر شاشەی کوردستان 24 بێ ڕێزی یادگارفایەخ و تەواوی هاوکارانم کە من دەرەکەوم لێرە ئەوان ئێجگار ماندووە بن بۆ ئێمە بە جوانی دەربکەوین کاتێکی خۆش و تا پاسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە و کوردستانیش لە ئەمانەتی